بەناوی خوای بەخشندە و میهرەبان ئازیزان و وەرزش دۆستان و بینەران و خۆشەویستانی کەناڵی سلێمانی تیڤی ئەم کاتە هەموو کاتێکتان باش شاد و بەختەوەر بن. من زیدات بابانیم خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی هەفتانەی وەرزش هاتمەوە خزمەتان کە بەرنامەیەکە تیشک دەخاتە سەر ژیانی تایبەتی کەسایەتیە وەرزشیەکان. بۆ ئەڵقەی بەرنامەکەش میوانداری یەکێک لە کەسایەتیە وەرزشیەکانمان کردووە کە لە سەردەمی لاوێتیدا یاریزانی یانەکان بوو. لە ئێستاشدا هەم ڕاهێنەری فوتساڵی یانەکانە و هەم ڕاهێنەری هەڵبژاردەی پەروەردەی گشتی سلێمانیە. ئەویش مامۆستا عەباس فەرەجە پێمان خۆش بوو لە نزیکەوە چاوپێکەوتنێکی لەگەڵ ئەنجام بدەین. مامۆستاجان بەخێر بێن. سپاسەکەم کاکسیزاد چاوەکەمی ڕێز و سڵاوم هەیە بۆ جەنابەت بۆ کەناڵە عەزیزە و بۆ بینەرەکانی. مامۆستاجان دووبارە بەخێر بێ. ئەمەوێت سەرەتا لەوە دەست پێ بکەم مامۆستا عەباس چییە ئەگەر باسێکی ژیانی تایبەتی خۆتمان بۆ بکەیت؟ بەڵێ بێگومان مامۆستا عەباس هەروەکو هەموو وەرچەوانێک لە شاری سلێمانی لە سەردەمی لاویەوە خولیای تۆپی پێبووم و هەر لە مناڵیەوە حەزوو ئارەزوومەوە هەبووکەوە ڕۆژەگە ڕۆژان بچمە ناو یاریگاکامی شوکو یاریزانێک و هەروەها دوایەوە بیرم لەوە کردەوە کە ڕۆژێک لە ڕۆژان ئەگەر کۆتایی بە ژیانی یاریزانیم هێنا لەگەڵ یانەکان بچمە بواری ڕاهێنەرایەتەوە بێگومان ئەوەی کە سوپرایز بۆ من بۆ ژیانم کەوە بیرم لەوە نەکردووە کە بم بە ڕاهێنەری فوتساڵی کچان بەڵام خۆ دەزانی ئیتر ئەمە ژیانە و دەستکەوتەکان واولێکەکەوە چاوەکانت لەسەر بێ کە بتوانی دوای ئەوە بیر لە داهاتووی خۆت بکەیتەوە. بێگومان سەرەتای من هەر وەکو هەموو یاریزانێک لەگەڵ تیپە میلیەکان بووە. من نیشتەجی گەڕەکی کاریزە و شیشاری سلێمانی بووم هەر لە تەمەنی لاوێتۆ لەگەڵ تیپی وەرزشی ئاشتی لێ وردە چوومە ناو یاریگا و لەگەڵ کۆمەڵێک برادەر کە دوای ئەوە وای هەرو کۆمەڵەیە بووین بە یارزانی یانەکان پەیوەندیمان کرد بە یانی سیروان ئەو کاتە سیروانی نوێ نەبوو یانی سیروان بوو و پەشان یانی سلێمانی و کۆتا دوایەوە پەیوەندیم کرد بەیانەی وەرزشی ئەسمەرەوە وەکو کاری وەرزشیم لە ناو یاریگاکان وەکو یاریزان دیسان گەڕامەوە سیروان یانەی سیروان بەڵام زۆری ناخەیان تا 2001-2002 لەو کاتۆی تروازم هێناوەکو یاریزان چوومە ناو بواری مامۆستایەتیەوە کەم و بە مامۆستای وەرزش و کاری ڕاهێنەرەتیشم کرد. بە هیوای سەرکرد مامۆستا عەباس لە چ مەرکەزێکی یاری کردووە؟ بەڵێ لە هێرشبەر بووم. لە هێرشبەر پێشە گۆڵی زۆر و کردبێ. بەڵێ لەو کاتێک کەوا یاریزان بووی مامۆستا تامان ژمارەیەکی زۆر یاریتوام لە ڕێزیانی سیروان یاخودیانی سلێمانی یاخودیانی ئەزمەر کام لەم یانانە بۆ نمونە سادی خۆش لەگەڵا تۆمار کردو یان یادگاری خۆشت هەیە لەگەڵیا کیان شوێنێک بۆ کە مامۆستا عەباس بە سەردەمی باشیناسی خۆ سەردەمی زێرینی خۆی ئەزانە کە باشینی ئاستی خۆی تیاتاو داوە. بەڵێ بێگومان وەکو ئاماژەم پێیا سەرەتای من لەگەڵ لاوانی یانی سیروان بوو. لەگەڵ ئەو یانەیە ئەوەی کە دڵخۆشکەر بوو بۆ من دوای ڕاپەڕی نەمەزنەکەی ساڵی 1991 یەکەم خولی لاوان کرایەوە لە شای سلێمانی بۆ یانەکان. ئەو کاتێ ئێمە لە تەمەنێکا بووین بەڕاستی هەمومان تا مەزروی ئەو بین کەوا جامێک بەرزکەینەوە و پێشکەشی شای سلێمانی ئازیز بکەین. ئەوە بوو یەکەم جاممان بەدەستێنا لەگەڵ ئەو کۆمەڵە برادەرە لە شای سلێمانی لەگەڵ سیانەی سیوان و لەگەڵ ڕاهێنەری بەتوانە کاک ڕۆستەم ڕێز و سڵاوم هەیە بۆی لە بەرنامەکەی جەنابتەوەی وای تەمەندرێژی بۆ خوازم قوربانی تۆ بووم لەگەڵ کاک ڕۆستەم توانیمان ئەو نازانەوە بەدەست بێنین. بێگومان ئەوەی کە یادگاری خۆش بوو ئێمە ئەو کۆمەڵە یاریزانە هەر لە گەڕکەوە چوینە تیپی ملی و پاشان هەر هەمومان دەستیشان کراین بۆ ڕیزیانەی سیروان. مامۆستا لەو یانانەیەکەوە یاریت بۆ کردوون کام ڕاهێنەریان کاریگەری زۆر لەسەر تۆ هەبوو کە وای کرد کە تۆ بۆ من لە کاری ڕاهێنەراتیا سەرکەوتووبی یاخود ڕنگدانەوەی لەسەر بیرۆکانی تۆ هەبوو یاخود ڕێنمایی و پلانەکانی زۆر و باشی تۆ لە مێشکتا مابوو دوای کە خۆتیش بووی بە ڕاهێنەر جێبەجێ دەکرد لە نیگاریەکان. بەڵێ بێگومان ئێمە تیپی ئاشتی کە بەڕاستی وەکو یانەیەک بووین بەس تەنها ئەوە بوو بڵین ناوەکە تیپی ملی بوو. ئێمە تقریبان 4 دەرەجەمان هەبوو وەکو تیپ لە یەکەمان هەبوو دۆمان هەبوو سێمان هەبوو چواریشمان بوو. ساڵانی پێشووتر وا بوو کەوا یاریزانێک لە تیپی یەکەم و بەڕاهێنەری تیپی دووەم لە تیپی دۆم و بەڕاهێنەری تیپی سێم یاریزانە بڵین باشەکان ئەوەی کە دەستنیشانەکرا کە بێ بەڕاهێنەر. کاک دارە هەبوو دارە برای کاکاوە سەرۆکی یەکی تۆپی سلێمانی لە سلێمانی کاکاوەش هەر بڵین ڕاهێنەری خۆم بۆ کاتە لە تیپی ملی ئاشتی. کاک دارە برای کاکاو بەڕاستی من ئەتوانم بڵێم سەرەتای دەستپێکی من وەکو یاریزان و ئەوەی کە سوودم لە ئامۆژگارەکانی بینێ
بێ و ئەوەی کە ڕێنیشاندەری من وەکو یاریزان لە ناو یاریگایە و هەروەها دوای ئەوەشکەوە من بیرم لە کۆمەڵێ هەڵسو کەوتی ئەو کردوتەوە وەکو ڕاهێنەر بەرامبەر ئێمە کردوتی کاکدارا بوو بە ڕەحمەت بێ جوانە مەرگ خوا ئەفریقا جێگای بەهەش بێ ئینشەڵڵا بەڕاستی کاریگەری زۆر کردە سەر ژیانم وەکو یاریزان پاشان وەکو ڕاهێنەریش. پاشە مامۆستا چۆن بوو لە دوای واستێنانی کسە ئاخود بیرۆکەی ئەوت بۆ هات ببی بە ڕاهێنەریە سۆرێک یاریزانەکان دەبینین ئێمە لە دوای یاریکردنی تر یاخود ئەبنە ئیداری یانەکانی هەندێکی کەمیانە بنە ڕاهێنەر زۆرێکیان بۆ من هەر دوورەکەون لە جیهانی وەرزش ئەچنە دوای ژیانی تایبەتی خۆیانە چۆن بوو تۆ بیرت لەوە کردەوە بێتێن نێودنەی ڕاهێنەرایەتی و لە وەرزشەکەدا نەبڕی. باڵێ بێگومان من جگە لە ڕاهێنەرایەتی حەز و ئارەزومەوە بووکەوە ڕۆژێک لە ڕۆژان بۆ هەڵبژاردەی عێراق یاری کەم چکە ئەو سەردەمە ئێمە بەڕاستی دابڕانێکی زۆر هەبوو لە نێوان وەرزشی کوردستان و وەرزشی عێراق بەگشتی بە پێی کە دوای ئێمە پێگەشتین لە ساڵی 91 ئەوە بوو ڕاپەڕی نەمەزنەکە ڕوویە وەرزش بە تەواتی بچرا لەگەڵ بڵین لەگەڵ عێراقا بۆیە ئەو بەڕاستی ئەو خەونەی من زینە بە چاڵ بوو نەمتوانی بەردەوام بم و یەکێ بووم لای زانانی کەوا چاوم لەسەر بوو و چەند فرسەتێکشم بووەکەوە بچم لە ڕیزیانەکانی بەخایاری کەم بەڵامی تر وەکو ئاماژەم پێیا بارودۆخی سیاسی کاریگەری هەبوو لەسەر کوردستان نەماتوانی درێژە بین بە وەکو یاریزان بۆی هەل لە ناو کوردستانە بەردەوام بین وەکو یاریزان. بێگومان من دوای ئەوەی کە وەکو یاریزان لە ناو یاریگەکان لە هەمان کاتشە قوتابی پەیمانگەی وەرزشی سلێمانی بووم بەشی وەرزش کە تەواوم کرد چەند ساڵێک چوومە دەروی شار دوای ئەوە گەڕامەوە حەز و ئارەزوەکەی خۆم لەگەڵ قوتابیەکانم جێبەجێ کرد کەوا چۆن بتوانم تیپ دروستکەم و ئەنجام بەدەست بێنم سواز بەخوا چەندین ئەنجام بەدەستێنە لەسەر ئاسی قوتابخانەکان و هەروەها وردەوە دەکەوتمە دروستکردنی تیپی کچان کەوا بتوانم من تیپی کچان دروستکەم و وەکو تیپەکانی تر چۆن کوڕانی یاریانەکرد کچانی ژیاریام کردایە. بێگومان دەستکەوتەکانم وەکو مامۆسای وەرزش وای لەکردکەوە چالاکی وەرزشی سلێمانی چاویان خستە سەرم کەەوە ئەو کاتە بەڕێز مامۆسا ئازاد وەهاب بەڕێوەبەری چالاکی وەرزشی سلێمانی بوو بانگی کردم وتی ئەبێ ببی بە ڕاهێنەری فوتساڵی کچانی پەروەردەی گشتی سلێمانی بەڕاستی بۆ من ئەرکەکە قورس بووتم من ڕاستە وەکو مامۆسا لەگەڵ کچانە تەعاملم کردن ناو قوتابخانەکەیە بەڵام وەکو هەڵبژاردە ئەمە یەکەم جارمە تەنانەت کۆمەڵ یاریزانیشیان دەستنیشان کردم بەبێەوەی بیان بینم وتیان ئەم یاریزانانیشمان دەستنیشان کردەوە تو یەکسەری بی بە ڕاهێنەریان بەڕاستی قورس بوو بۆ من و چەندێکیش بوتوڵەکەی ما هەمووی هەفتەیەکی ما بوو بۆیە لە خلالی هەفتەیە بۆیە من یاریزانەکانم بە تەواتی دەستنیشان بکردایە و پێکاتی خۆم دانایە و هەروەها یاری دۆستانەشم کردایە لە ماوەی هەفتەیەکە زۆر قورس بوو بەڕاستی ئەنی حتا مامۆسا ئازاد وتی مامۆستا عەباس ئەم ساڵ بە یەکەم ئەزموون بێ بۆ تۆکەوە لەگەڵ هەڵبژاردەی پەروەردەی سلێمانیە بەڵام ئەمە بکە بە ئەزمونێک بۆ خۆ بۆ ساڵانی داهاتوو ئەم ساڵیش ئەنجام نەیە بۆ شاری سلێمانی زۆر ئاسایی بێ بەلاتەوە. بەڕاستی من یەکێ بووم لەوانەی کە سواز بۆ خوا لە هەر پاڵەوانتێک بەشداریم کرد بێ ڕکابەریم کردووە یعنی تیپەکەم تەنها تیپێک نەبووە بەشداری بکە ئەو بوو لە خلالی هەفتەیەکە یاری دۆستانم کرد تا ڕادەیەک شتێکم لەلا دروست بوو کە ئەم کچانە چۆن تەعاملیان لەگەڵ ئاکرێ سواز بۆ خوای وردە یاریەکان هاتەنە و بچوونە ناو کەشەوەی یاریەکان و خولەکە کرایەوە یاریەکەمان بدە دۆمان بدە یاریێکمان دۆڕان هاتینەوە خوار و دیسان وردە یاریەکانمان بردەوە تا گەشتینە چوارگۆشە کە گەشتینە چوارگۆشە شتێکم لەلا دروست بوو کە مامۆستا عەباس خەریکە ئەنجام بەدەستێنێ چوینە یاری کۆتایی کە چوینە یاری کۆتایی کۆمەڵی بارودۆ خاتە پێشەوە یەکێک لەوانە گۆڵپارێزەکەم لە کاتی هاتنی بۆ یاریگا بەداخەوە تووشی ڕۆداکی هاتچۆ بوو نەیتوانی بێت لەو کاتەیە من ئەوە خێرا من یاریزانەکەم بکردا بە گۆڵپارێز و مخسادنەوە یاریگاکە و یاری کۆتاییش بوو بێ سواز بەخوا هەم ئەو یاریزانە توانی ڕۆڵی خۆی ببینێ و هەم سواز بەخوا هەموو یاریزانەکان بەگشتی توانیمان یەکەم بین بەڕاستی مامۆستا ئازاد خۆی دوای یاریەکە دەستی کرد بە گریان یعنی وتی من تەسەووری ئەوەم نەکرد بە هەفتەیەک تۆ بتوانی ئەم تیپە تەشکیل بکەیت و نازناوێک بەدەست بینی ساڵی دوایەوە بە هەمان شێوە بە هەمان تیپە توانیم دیسان یەکەمی بێنم بۆ سلێمانی یعنی 2 ساڵ سەرێک من توانیم هەڵبژاردەی پەروەردەی سلێمانی بکەم بە یەکەم لەسەر ئاسی فوتساڵی کچان لەسەر ئاسی پەروەردەکانی سلێمانی بۆیە ئەمە وای لێ کردم کەوا زیاتر بڵێن بیر لەوە بکەمەوە کەوایتر وردە ئیشەکەم وا لێ بکەم تایبەتی کەم بە فوتساڵی کچان چوونەیانەکان لە سەرەتا لە ڕێکیەوە بوو و لە ڕێی چیانەیەک و بۆ چیانێک سەردا دەست پێشخەری کرداوی لە مامۆستا عەباس کرد بێت ڕاهێنەرایەتی بۆ بکە بەڵێ بێگومان یەکەم دەستپێکی من و کوڕاهێنەر لە یانەکان لەگەڵ یانەی وەرزشی ئەفرۆدێت بوو دوای کە ئەنجامەکانم بەرچاو بوو لە هەڵبژاردەی پەروەردەکان لە ساڵی پێم بێت 2013 بۆ 2014 بوو پەیوەندیان پێوە کردم کە وتیان ئەبێت تۆ بێت ڕاهێنەرەتی ئەم تیپە بکەی ئەم یانەیە بکەی فوتساڵی کچان بەڕاستی تاکە نوێنەری شاری سلێمانیش بوو و ئەویش بە هەمان شێوە ئەرکێکی قورس بوو بۆ من و هەر یەکەم ساڵ لەگەڵ ئەو کۆمەڵە یاریزانە چەند یاریزانێکی پیشەگەری تیا بوو من یاریزانە پیشەگەرەکانم
ئیزن ناوتە من تەنها ئیش لەسەر ئەم کچانی شاری سلێمانی یەکەم پێویستیم بە یاریزانی پیشەگەر نییە ئەوە بوو چەند یاریزانێکی باش کە لە تیپەکە بوو کەوا ساڵانی پێشوو من کە ڕاهێنەرەکانی پێشوی من زۆر گرنگیان پێ نەیابوو گرنگیمیا بۆ کچانە توانیمان بگەینە یاری کۆتایی بۆ یەکەم جار یەکەم ئەزمموی خۆمک و ڕاهێنەری لەگەڵ یانەکان لەگەڵ ئەفرۆدێتە توانین بگەمە یاری کۆتایی خولی نایابی فوتساڵی کچانی کوردستان و ئەو کاتە یانەی زێرەبانی بەڕاستی چێبوو لەو یانانەی هیچ یانەیەک نەیتوانی بە زۆر بەهێز بوو 3 ساڵە سەرێک یەکەم بوو بەڵام لە چوار گۆشە ڕوبەڕووی من بووەوە و توانین بەو کچانەوە نۆگۆڵی لەسەر تۆمارکەم ناو شاری هەولێرە ئەمە بوو وای لەکردکەوە ئیتر بڵێن کەوا مامۆستا عەباس لەسەر کۆمەڵێک کچ بتوانێت کە ئەوە لە ماوەی چکەم ئەم دەستکەوتە بەدەست بێنێ بۆیە توانیمان بگەینە یاری کۆتایی بەداخەوە یاری کۆتایی کۆمەڵی باروداخڕۆیە لە ناو یارەکەی ئەمە تقریبەن 1-2 خولەکی مابوو تۆزێ ئەوە ئاژاوە دروستبوونا یاریگاکەیە بە گۆڵێک شکستمان هێنا بەداخەوە پلەی دۆمان بەدەستێنا ئەو ساڵە هەر بەرامبەر زێرەبانی بوو یەکەم دەستپێکی من و کوڕاهێنەرەتی لەگەڵ یانی وەرزشی ئەفرۆدێت بوو هەنگاوی دواتر پێم وابێت لەگەڵ یانەی وەرزشی ئافرەتانی هەولێر بوو ئەگەر باسێکمان لەو سەردەمە بۆ بکەیت بەڵێ بێگومان دوایەوەی کە من لە یانەی ئەفرۆدێت بووم ئەوە بوو چەندین یاریزانیشم هەر ئەو ساڵ دەستنیشان کرا بۆ ڕێزی هەڵبژاردەی عێراق و لەسەر ئاسی یاریگای گەورە و هەروە فوتساڵیش ئەو ساڵەوە بووی من ئیتر ئەفرۆدێت بەڕاستی بە بارودۆخێکی دارایی زۆر قورساتی هێپەڕی و یاریزانەکان بێموچە بوون من ئەو دەستکەوتش کە هێنام بۆ ئەفرۆدێت بە بێموچە خۆم و یاریزانەکان هەر تەنها خۆبەخشانە بوو چکە بەڕاستی بارودۆخ لە دوای 2014 کوردستان کەوتە بارودۆخێکی قورسەوە بەڵێ ئەوە وای لێکردەوە زۆر تاوە وەرزشی کوردستان کەوتە ژێر فشارێکی قورسەوە و بەڕاستی بۆ ڕاهێنەریش قورسەکەەوە تۆ یاریزانێک موچەی نەبێ و هیچ شتێک نەخیتە بەردەستی کەوا بتوانانی کۆنتترۆڵی بکەیتەوە کە تۆ بتوانانی وای لێ بکەی پابند بێ بە ڕاهێنەرەکانەوە بەڕاستی ینی ئەرکم زۆر قورس بوو بەڵام سواز بۆخوا کەسایەتی خۆم پاراستبووکەوە یاریزان ئەگەر مامۆستا عەباس موچەشی نایەتێ ئەو بتوانێت پێش من لە ناو یاریگەکان ئامادەبێ بۆ ڕاهێنان وا بەرداوام بین بەڵام بەڕاستی دوای ئەوە ساڵێ 2 ساڵ 3 ساڵ 2 ساڵ و نیو تقریبا لەگەڵ ئەفرۆدێتە بەرداوام بووم ئەرکەکان هەر قورستر بوو ئیتر من ناچار بووم بەڕاستی وتم ناتوانم بم بارودۆخە بەردەوام بم ئەو بە ئەو ساڵە بڕیارم ماکەوا من دانیشم وەکاری ڕاهێنەرایەتی نەکەم لەگەڵ ئەفرۆدێتە کچەکانیش بە هەماشەوە دانیشتن بەڵام تکایان لە من کردەوەکەوە من دەست بەرداریان نەبم و هەر من بەردەوام ڕاهێنانیان پێ بکەم و بەردەوام ڕاهێنانیشم پێکردن نزیکەی ساڵێ بۆ ساڵ و نیو بەبێ ئەوەی هیچ موچەمان نەبێ بەبێی کە لەگەڵ هیچ یانێکە عەقدمان هەبێ توانیمان بەردەوام بین ڕاهێنانی خۆم کرد لەگەڵیانە هەولێر پەیوەندیان پێ وکردیان مامۆستا حەزەکەین ئەو تیپەی جەنابە بێیت لە سلێمانی بێن بۆ هەولێر لەگەڵ ئەفرەتانی هەولێرە ئێمە عەقدتان بکەین بۆی بتوان ئەو ساڵە هیچ نەبێ نازانێکمان بۆ بێن سواز بۆ خوا توانیمان لەگەڵ شاری هەولێری ئازیز لەگەڵ ئافرەتانی هەولێرە و بە هەمان شێواری کۆتایی لەگەڵ زێرەڤانیا بۆ ئەم جارە توانین بی بە ملیان و بتوانین جامەکە بەدەست بێنین بۆ شاری هەولێر و ئافرەتانی هەولێر بۆ یەکەم جار یەکەم جامی خولی فوتساڵی کچانمان پێشکەشی شاری هەولێری ئازیز کرد دواتری شاتنە یانەی سیروانی نوێ و تیپێکتان بۆیانی سیروانی نوێ دروست کرد کە هەموو شاری سلێمانی شانازی پێوە الحەمدوللا سپاس بۆخوا ئەگەر باسێکمان لەو سەردەمی سیروانی نوێ بۆ بکەین مامۆستا کە یانی سیروانی نوێ چۆن بیران لەو کردم تیپە دروستکەن و چۆن مامۆستا عەباسیان دەستنیشان کرد بۆ ئەم ئەرکە قورسە کە تیپێکە لە دوای ئەفرۆدێت و هیچ تیپێکی تر لە ناو شاری سلێمانیا بوونی نەبوو تیپی کچان بەڵام سیروانی نوێ تیپێکیان دروست کرد و ڕاستەوخۆ مامۆستا عەباسیان وەرە تۆ ڕاهێنەری تیپەکەمان بە بەڵێ باسێکمان لەوە بکە بێگومان من کاتێک کە چوون بۆ هەولێر و خزمەتم بە شاری هەولێری ئازیز کرد جگە لەوەی کە مەبەستەکەی خۆم پێکە لە دوو لاوە یەکی جان کەوا ئەم کچانە و مامۆستا عەباس لە هەرکوێ بن ئەنجام بەدەستێنن و ئەگەر ئێمە لە سلێمانی خزمەت نەکرین لە لای یانەکانەوە ئێمە توانین بچینە شارێکی تر خزمەت بکەین شارێکی کوردستانی بێ هیچ جیاوازی نیە لەگەڵ سلێمانی هەولێر بێ دۆڵ بێ کەرکووک بێ بە نسبەت ئێمە یەکشت بوو بۆ ئێمە کە چوینە ئافرەتانی هەولێر بەڕاستی لێرە خەڵکەوتە خۆی وەرشەوانەکان کەوتنە خۆیان تیان معقول نیە ئەم تیپەی مامۆستا عەباس بتوانێت بچێتە دەرەوە و شارێکی تر بکا بە یەکەمی فوتساڵی کچان بەڵام بۆ لە سلێمانیە ئەو یانەیە نەبێ ئەو بارودۆخە نەخرێتە بەردەست مامۆستا عەباس کە بتوانێت ئەنجامی بەدەست بێنێ کاتی گەڕامەوە و خولی فوتساڵی کچان کۆتایی هات ئەوە بوو مامۆستا سۆران کە لەگەڵ خۆشما بوو لە چارەکی وەرزشی سلێمانی بەڕاستی یای بەلای گوێماکەوە مامۆستا عەباس بۆچی لە سلێمانی
تیپێکی فوتساڵی کچان دروست ناکەی وتم ئەگەر یانەیەگە بێ خزمەتی ئەو کچانەکە من ئامادەم هیچ کێشەم نییە بەڵام ئەگەر خزمەت نەکرێن من ناچارە بم ناتوانم بۆ کەم کورتەکانی ساڵانی پێشووتر بەردەوام بم لە سلێمانیە ئەوە بوو بەڕاستی یانی سیروانی نوێ هاتە سەرخەت و وتیانە بێ مامۆستا عەباس بەی تیپەکەمان بۆ دروستکەی تۆ تیپەکە و حازرە بەستە ناوەی تر چیت ئەوێ بتوانین لەگەڵمان بەردەوام بی وتم ئەگەر بتوان مانگانە موچە بۆم کچانە دابین بکەن وتیان موچەیەک داوا بکە کەوا قورس نەبێ بەڕاستی لەسەر شانی یانەکە وتم کێشە نیە بەڕاستی موچەکەش ئەوە نەبوو کە ئێمە بتوانین یاریزان زۆر سوودمەند بێ لێی بەڵام لە چاو کاتەکانی تر و یانەکانی تر بوو ئێمە شتێکی زۆر باش و کە یاریزان ئەگەر 150,000 وەرگێ لە بە درێژایی ساڵەکە نزیکەی ملیۆن و کوشتێکەکە لەوە باشترە کە ئێمە یاریزانەکە هیچ موچەیەکی نەبێ و من هەر کە دانیشتم لەگەڵ دەستەی کارگەری یانەی سیروانی نوێ وتم پەیمانتان ئێمێ کە ئەم ساڵ یەکەم جامتان بۆ بێنم وتیان چۆن مامۆستا وتم من ئێستا خولەکە دەستی پێ نەکردووە پێتانم بە چوارگۆشەی زێرینە وتیان آخر ئەم متمانەیە لەوتم من یاریزانەکانم هەمان ئەو یاریزانن کە توانیان ئەفرۆدێت بگەنە یاری کۆتایی هەمان ئەو یاریزانە کە توانیان هەولێر بکە بە یەکەم و هەمان ئەو یاریزانن کە من ئەتوانم متمانە پیانەیە چونکە بەبێ موچە ئەم ئەنجامانیان بەدەستێنە ئەگەر تو ئێستا موچەی بخەیتە بەردەستی و کار ئاسانی بۆ بکەیت دڵنیا بە ئەنجامی باشتر بەدەستێنێ وتم من لە چوارگۆشەیەم بیل لە یاری کۆتاییەکەم و پێشەوەی خولەکە دەست پێ بکە وعدی ئەوە شتانێمە کە خولەکەشتان بۆ بەدەست بێنم وتیان دەی یاخوا دەست پێ بکە و ئیترەوە بوو سپاس بۆ خۆ دەستمان کرد بە مەشق و ڕاهێنان کۆمەڵی ئاسانکاری باشیان بۆ کردین جێگای دەستخۆشیە بۆ دەستەی کارگەری یانەی سیروانی ئەو فترەی بەڕاستی زۆر خەمخۆرمان بوون لەگەڵ تیپەکە بەردەڕاستە لە هەموو شوێنێکم و کورتیە کاکسیدات بەڵام وەکو ئاماژەم پێ لە چاو یانەکانی تر یانی سیروانی بۆ ئێمە زۆر باش و ئەو سەردەمە توانیمان لە ماوەی 8 مانگ بەڕاستی لە ماوەی 8 مانگە تۆ بتانی یەکەم جامی نایە پێشکەشی شاری سلێمانی کەی کە چەندین یانەی کوڕان تا ئێستا شەڕی لەسەرەوە کە نەیتوانی بەدەست بێنێ و هەروەها یەکەم جامیش بێ لەسەر ئاستی کچانە پێشکەشی شاری سلێمانی بکەی ئەمە دەستکەوتێکی گەورە بوو بۆ ئێمە سواز بۆخوا لە ماوەی 8 مانگە ئەو کچانە ئەوەی کە کردیان لە ناو یاریگا و جەنابی شەلیاری کۆتایی ئامادەبووی کە ئێمە تا کۆتاکانی کۆتا خولەکان تقریبان 3 گۆڵ لە دواوە بووین و تاکە یانە بووین کە توانیمان لە یانەی چۆمان بەرینەوە لەناو چۆمان چکە ینی چۆمانی کێبولیانە بەهێزەکان و ڕکابریی قورسی ئێمە بوو تقریبان 3 یاری ڕوبەڕوویەک بینەوە لە خولەکانی ئەتوانی لە ئێمە بەرنەوە گەشت یاری کۆتایی بەرامبەرمان کۆمەڵی باروداخ ڕۆیە لە ناو یارەکە بەڕاستی کێلەوانە کە هۆڵەکە تۆزێکە موکوتی تیابوو لە وەکو ئینارە و وەکو هاتە ناوی تیشی خۆر کاریگەری هەبوو لەسەر گۆڵپارێزەکەمان کە دووسێ گۆڵی لەسەر کرا چاوەڕوان نەکرا و بەڕاستی بەڵام ئێمە هەر ئەمان توانی بگەڕێنەوە لە نێوان تایمەکان پێم وتم ئەتوانین چکە ئێمە تا ئێستا ئەو یانەی لە ئێمەی نەبردوتەوە کەواتە ئێمە ئەتوانین ئێستا ئێمە دیسان تایمی دۆم دەستکەینەوە بە یاری و خاڵە لاوازەکانیان لە بەردەستمانەیە ئەتوانی ئێمە بگەڕێنەوە کەشوهۆی یارێکە سپاس بۆ خوا تقریبا پێم وابێ 26 سانی ما بوو ئێمە توانیمان گۆڵی یەکسان بوون بکەینەوە و دوایەوە ڕاست تۆزێ کێشەکەوتە ناو یاریگاکەەوە بەڵام کاتێک کە یاریەکە تەکمیل کرا 5 خولەک بە 5 خولەک ئێمە توانیمان گۆڵی لە شاری کۆیە گۆڵی پێنجەم تۆمارکەین و یاریەکە کۆتایی بێت و ئەو جامە پێشکەشی شاری سلێمانی ئازیز بکەین لەسەرجەم ئەو یانانەی کەوا ڕاهێنەرایەتیت کردووە کامیانە بۆ هەم خۆت هەم یاریزانەکان ئاسانکاری تر یاخود داواکانی مامۆستا عەباس و یاریزانەکانی زیاتر جێبەجێ کردویان کامیان مامۆستا عەباس بە مرتاحتر بۆ لە کام سەردەما لەگەڵ کامیانێ بەڵێ من ئەتوانم بڵێم یانەکان هەرێکی بە جۆرەی خۆی سپاس بۆخوا وەکو ڕێزیان لە ئێمە گرتو ڕێزیان لەو کچانە گرتووە بەڵام وەکو ئاماژەم پێ ئەمە ڕێژەی یانەیەک تا یانەیەکی تر جیاواز بووە بەڵام ئەوەی کە زیاتر ئاسانکاری بۆ ئێمە کردەوەی کە زۆر بڵین بەدەم کارەکانمان بوو لە ناو یاریگای و هەموو شتێکیان بۆ دابینکردین بەڵێ ینی سیروان بوو یانی سیروانی نوێ بەڕاستی ئەو ساڵە گرنگێکی باشیاننا هەرچەند ناڵم کەم و کورتی هەبوو بەڵام لە چاو یانەکانی تر یانی سیروانی نوێ و بەداخەوە بۆ ساڵی دوایەوە من خۆم تووشی پێکان بووم قاچم شکال لە دوولاوە بەڵام ڕێگری لێکردم کەوا بتوانم لەگەڵ کچەکانە کۆمەڵە ڕاهێنان بکەم بەڵام بەوەشەوە ئێمە هەرتوانیمان ڕکابەری بکەین و ساڵی دوایەوە کە یانی ئەفرۆدێت لە شاری سلێمانی بەداخەوە ئیترەوان فوتساڵی کچانیان نەما من ئومێدم ئەوە بووکەوە یانی سیروانی بتوان ئەو کچانی فوتساڵی کچانی ئەفرۆدێت 3-4 یاریزانی باشی تیا بووکەوە بێنمە لە یانەکەی خۆمانەوە و دیسان پەیمانم یانێوتم ئەم ساڵ
دڵنیابن من جامەکەتان بۆی هێنەوە سەر لەنێ ڕاست چۆتە شاری دهۆک بەڵام من دیسان هێنمەوە بۆ شاری سلێمانی بەڵام کۆمەڵە بارودە خاتەیانەکەەوە گۆڕانکاری لە دەستی کارژەری یانە و ئەمانە بەڕاستی کۆمەڵێ داواکاریمان هەبوو جێبەجێ نەکرا منیش نەمتوانی بەڕاستی لەگەڵ ئەو بارودۆخەیە بەردەوام بم بۆیە من بڕیارم ما کەوا دانیشم دیسان نامەیەک بێ کاکسیداد ئەمە نامەیەک بێ کە من مامۆستا عەباس ئەگەر لە سلێمانی خزمەتی فوتساڵی کچانەکە فوتساڵی کچان لە سلێمانی کۆتایی بێت بەداخەوە من ئەم ساڵ بە تەکلیفی مامۆستا توانە ڕێز و سڵاوم بۆی هەیە بەڕێوەبەری چارەکی وەرچوودی دەوانی وتی ئەم ساڵە بێ سەر لەنوێ دەست پێ بکەیتەوە لەگەڵ هەڵبژاردەی فوتساڵی کچانی بەرەودەی گشتی سلێمانیە بە هەفتەیەک تیپێکم دروست کردەوە و دیسان چوینە ئێوە پێم وابێ 50 سانەی مابوو ڕێگر بوو لەوەی کە ئێمە بگەینە یاری کۆتایی یاریزانەکانم کەم ئەزمون بوون مناڵ بوون بەڵام هەر توانیمە پلەی سێم بەدەست بێنین بۆ شای سلێمانی الحەمدلله هیچ ساڵێک ئەمە بێ ئەنجام نەبووین بۆیە ئێستاش لەلایەن چەند بەرپرسێکی وەرزشی شاری سلێمانیەوە ئاماژەم بانگێش کرام و ئاماژیان بۆ یاکە من بتوانم سەر لەنوێ فوتساڵی کچانی کوردستان سلێمانی بێن وەسەر کردووە کە بۆ وەرزی نوێی خولی فوتساڵی کچان مامۆستا عەباس و یاریزانەکانی نیوەرکابرەکە وەکو بینیمان ساڵی ڕابردوو یاریزانەکانی شاری سلێمانی بەرتەوازە بوون بەسەر دوو یانەی دەرەوەی سلێمانیە بینیمان کە هیچ تیپێک نەبوو لە ناو سلێمانی ڕێکابەرێکە ئەوەن چوونە یانەکانی دەرەوەی سلێمانی کە هەندێک جار هۆڵیان پێ نادرا بۆ مەشق و ڕاهێنان بۆ یاریکردن بەڵێ هیچ یانێک داوای لە مامۆستا عەباس کردووە بۆ وەرزی نوێ دەست پێ بکاتەوە بەڵێ من ناڵم زۆر بەرپرسی وەرزشی شاری سلێمانی پیانوتم کەوا دەست پێ بکەمەوە بەڕاستی سلێمانی ئەم ساڵ بێناز بوو لە فوتساڵی کچانە بەداخەوەکەوە ڕکابەری نەبوو لەگەڵ ڕێزما بۆ ئەو یانانەی کە نوێنەری شاری سلێمانی بوون بەڵام وەکو بڵێ چۆن هێزەکان دابەش بوو کە هێزەکان دابەش بوو وەکو ئەوە نیە کە تۆ یەکتی بێ بە یەک هێز بەشداری بکە هێزەکان ئەوانی ژەوی لەسەریان بوو بێکەم و کورتی بەڕاستی لەگەڵ کچەکانە لەگەڵ ئەو کچانەی کە چ بۆ پیرەمەگرون یانەگەر یاخور بۆ دوکان زۆربەی پێداویستەکانیان بۆ جێبەجێکردن بەڵام وەکو ئاماژەم پێ ئەو تیبەی کە من بەنیاز بووم بیکەم بە یەک و بەشداری پێ خولی فوتساڵی کچانی پێگوستم پەرتەوازە بوون بەداخەوە و هێزەکانیان پەرتەوازە بوو بۆیە وای لێکرد کە ڕکابەری سەرسەخت نەمێنێت لە سلێمانیە بەڵام ئێستاش نزیکەی 20 یاریزانی لاوم ئامادە کردووە وەکو بناغەیەک ئینشەڵڵا ئەگەر لە داهاتووە بزانین یانەیەک بێتە سەرخەت بتوانێت خزمەتی ئەو کچانە بکە ئەتوانم بڵێم لەو کچانەوە دەست پێیەکەم بیکەم بە بناغەیەک وردە دیسان ساڵانی داهاتوو ناسایی بۆ شاری سلێمانی ئازیز بەدەست بێنم کەم لە یاریزانەکانت لەم ماوەی کەوا ڕاهێنەرایەتیم ئەفرۆدێت هەم سیروانی نوێم ئافرەتانی هەولێرت کردووە کەم لە یاریزانەکانت لای تۆ هەمیشە ئاسوودە بوویتە لەگەڵ عنی بۆ من ئەوەی کەوا مامۆستا عەباس هەستی کردو ئەمە لەوانەیە ڕاهێنەرێک بێت لە نێو یاریگای یعنی لە جێگەی مامۆستا عەباس یاخود هەمیشە سەرکردایەتی تیپەکەی کردووە کە نیهێشتۆ لە بارودۆخە سەختەکان ئەم تیپەش پرزە بێ بشڵەژێت هەمیشە کەسادەی گەورەی هەبوو مامۆستا عەباس زۆر مرتاح بووە لەگەڵێ بەڵێ بێگومان من ئەو کچانە کاکسیدا زۆربیان لە مناڵیەوە هێنام لەناو فوتساڵی کچانەوە یعنی کاتێک کە من هاتم بەڕاستی نەچوومە سەرتیپی ئامادەکراوە دایمەن حەزم لەوە بووە کە ماندووبوونی خۆم ببینم ئێستاش کە یاریزانەکانمە بین لە شوێنانی تریاریەکەن و دەستکەوتیان هەیە لەسەر ئاستی عێراق بێوانە بەڕاستی فەخرە بۆ من کەوا یاریزانێک بتوانێت دەستکەوت بەدەست بێنێ ڕۆژێک لە ڕۆژان لەژێر سەرپەرشتی مامۆستا عەباسە بۆ هەموو کوردستان سپاس بۆ خواکاری ڕاهێنەرەتیان لەگەڵ منا کرد وەکو یاریزان من ڕاهێنەرەتیم کرد من و ئەنجامی بەدەست هێنابێ بۆ من جێگای شانازیە و ئەتوانم بڵێم هەموو کچەکان لەناو یاریگایە گوێڕایەڵی من بوون هەموو کچەکان لەناو یاریگایە ئەتوان بڵێم هەریکیشیان بۆ خۆی کاپتنێک بۆ هەریکیان بۆ خۆی ئەرچی خۆی جێبەجێ کرد و زۆر جار بۆن مەگەر یاریزانێکم لە شوێنێکە تووشی پێکان بووە یان نەیتوانی یاری بکرێ یاریزانێکی یەدەکم ئامادە ئەکرە چۆنە هەمان ڕۆڵی ئەوە بینی و ئەو ساڵی کە من خولی فوتساڵی کچانە بەدەستێنا تاکەیانە بووم کەوە یاریزانەکانم زۆربەی لاو بوو من زۆر جارە مامۆستا ئەرکە قورسە چۆن ئەتوانین بەم یاریزانە لەوانە ئەزمونیان نییە وتم نەخێر وردە ئەزمون پێیاکەن و وایان لێت کەوا ئەمانە ئێستا لاون گەنجن بچن ناوێرگاکەوە حەزەکەن خۆیانی سباتکەن بە ئێمە پشتیان پێبەستین سوپاس بخوا هەموو کچەکان ئەو سەردەمەکە لەگەڵ منابوون هەموو یاریزانی باش بوون هەمووی گوێڕایەڵ بوون لەگەڵ هەر هەمویانە مرتاح بوو هیچ ناوێکداری ناکەی با کەسیان زویر نەبن مامۆستا دو پرسیار لەسەر ژیانی وەرزشیت مامۆستا عەباس خۆی بە قەرزارێکی ئەزانێ لە وەرزشە هەروها مامۆستا عەباس کێ بە پێشەوەی خۆی ئەزانێت بەڵێ بێگومان من هەر کەسێک هەر کەسایەتێکی وەرزشی لە شاری سلێمانی ئازیز بە تایبەتی و لە کوردستان بەگشتی
ئەو ماندووبوونەی مامۆستا عەباسی لەبەر چاو گرتووە و ئەو دڵسۆزیەی مامۆستا عەباسی لەبەر چاو گرتووە من بە ڕابەر و ئەتوانم بڵێم بە ڕێنیشاندەری خۆمی دانم لە وەرزش چەندین کەسە بووە ڕێز و سڵاوم هەیە بۆیان و ئەتوانم بڵێم بە بەردەوامی هانی منیان ناوەکەوە من هیچ کات سارد نەبمەوەکەوە مامۆستا عەباس ئەبێ دەستبەرداری کچی یایزانی کچ نەبێ ئەبێ مامۆستا عەباس بەردەوام بێ لەسەر ئەو ڕێچکەیە چکە تازە ئەو ناوی مامۆستا عەباس بە فساڵی کچانەوە هاتووە ئەبێ لەگەڵ ئەو کچانە بەردەوام بێ ئەتوان بڵێم زۆر کەسەیە من ڕێز و سڵاوم هەیە بۆیان ئەوانەی کە لە ناو بواری وەرچەکاریان کردوانەی کە دڵسۆزانە لەگەڵ منابوون ئەتوانم بڵێم ئێستا برادرانم لە بەڕێوەبەراتی چالاکی وەرچوودی دەوانی زۆر هاندەر من کەوا من بگەڕێمەوە ناو کاری فوتساڵی کچان و کوڕاهێنەراتی ئەم ساڵیش ئەو ئەرکیان پێ سپاردم کەوا سەر لە نێچکە من نزیکەی 10 ساڵە بۆ 11 ساڵە لە 2009 بۆ 2002 ڕاهێنەری فوتساڵی کچانی سلێمانی بووم وەکو پەروەردەش یعنی هەڵبژاردەی گشتی سلێمانی بڵێن تیپەکەی هەلێژێت سەرپەرشی خۆما بووە برادرانم لە چالاکی وەرچوودی دەوانی لە یەکەی چالاکی وەرچوودی دەوانی کە پێشتر لەگەڵیانە کارم کردووە و ئەو برادرانەی لە یەکێتەکانی ناو شاری سلێمانی کاریان کردووە لە دەرەوەی سلێمانی ئەوانە هەمووی من سوپاسیانەکەمەوە دەستخۆشیان لێ یەکەمکەوە بە بەردەوامی ئاسانکاریان بۆ من کردەوە بە بەردەوامی لەگەڵ منە لەسەر هێڵ بوون کەوا من هەمیشە درێژە بم بە کارەکانم وایان لێ کردم کەوا من زیاتر متمانم بە خۆمە بێ و بتوانم ناو یاریگاشتی باشتر پێشکەم. مامۆستا بینە سەر ژیانی تایبەتی خۆت ئەمە سەرتا لەوە دەست پێ بکەم مامۆستا عەباس حەزی لە چ خواردنێکە وەڵڵاهی خواردنابێنی چۆنە بە شەیەکی وەڵڵاهی گاسی داد من هەر خواردنێ خۆش بێ خۆم ئێستا من زۆر جار بە سوحبەت شووە لەگەڵ یاپراغە زۆر بینم نییە بەڵام زۆر جار بە سوحبەتەوە ئەڵێم وەڵڵاهی یاپراغ زۆر خۆشە ئەڵێن تو ئەڵێ یاپرا خۆشی ئەڵێم دەبۆستن ئەڵێم گۆشت و پاقلەگەی ناچمە سەرین خواردنەکانەوەی کە مەسەلەن من زۆر جار حەزم لە شتی برژاوە زیاتر بڵێن خۆشم لە کاتی گەنجێتیا ئیشی کەبابوانم کردو ئێستا شارەزایەتشم لە کەباب و گەسا هەیە یعنی هەر سەیرانێک بچمە دەرەوە من ئیترەوە توشمەکەن بە کەباب دروستکردنەوە بۆیە لەگەڵ ئەنجا خۆشتەزانی یاریزان بە گشتی ئەوانەی کە وەرشەوانن ئەمەنە لە دەرەوە لە فەئەخۆن و ئەمەنە چنە کاتی یاریەکانە زیاتر بینە لەگەڵ ئەوانەیە بڵێن برنج و شلۆمان ئەخۆم بەڵام تا بۆم بکرێ برژاوەکان ئەخۆم برژا و سوورۆکراوە بەڵێ مامۆستا لایەنی خێزانیت خاوەنی چەند مناڵە مامۆستا عەباس؟ بەڵێ خاوەنی 3 کچ و کوڕێکم تەمەن درێژ بن قوربانی تۆ بم خێزانیشم هەر مامۆستای وەرزشە جەناب ئاگاداری لەگەڵ خۆمان لەگەڵ یانەکانە کاری کردووە وەکو سەرپەرشتیار بەڕاستی ئەتوانم بڵێم نیوەی دەستکەوتەکانم بۆ ئەو یەگەڕێمەوە چکە بەڕاستی زۆر ئاسانکاری بۆ کردم پشتم بوو لە ناو یاریگاکانە زۆر کێشەی بۆ چارەسەرەکردم چکە بڵێیتونەڵی بەڕاستی کاکسیدات ڕاهێنەراتی تیپی کچان زۆر قورسە زۆر کەسەی لە دوورەوەی بینێڵە ئەرچێکی زۆر ئاسانە تۆ جگە لە ڕاهێنەر ئەبێ باوکبی ئەبێ مامۆستابی ئەبێ پارێزەربی بۆ ئەو کچانە کە نەتوانی کە کەس نەتوانێت بەڕاستی تووشی هەڵەیان بکە من ئەرکم زۆر قورس بوو ئەو کچەکە ئەچووم یعنی زۆر جار بەڕاستی خێزانم کە هاو لەگەڵ ماچوونی لە دەرگای ماڵێکمان هەیە کە بمانزانەیە کچێکی هەیە لە قوتابخانەکان ئەمە یاریزانە ئەمانویست بێنە یانەوە یان بێنە پەروەردەوە کە ئەوم لەگەڵا بوو متمانەیەکی زۆر گەورە بوو بۆ من کەیانوت ئەمە خێزانی شێتی و لەگەڵ بڵێت لە مجتەمەعی ئێمە زۆر جار بەڕاستی تۆزێ ترسی هەیە لە ڕاهێنەری پیا و نەحەقیشی نییە زۆر جار شت هاتوتە پێشەوە بۆیە من خێزانم کە لەگەڵ ما بووە زۆر ئاسانکاری بۆ کردم زۆر جار کێشە هەبوو لە ناو یاریزانەکانە بەبێ و من ئاگادارم خۆی چارەسەری کردووە یعنی ئەی شوکو دایک بۆ یاریزانەکان و من پێشم وت بیدە سەرەتا خۆم داوام لێ کردوتم بەڕاستی ئەبێ بێ کار بکەی لەگەڵما لەبەی کە منیش لەو ڕاهێنەران نیم بەڕاستی کاکسیدات بچمە سەر حازیرک و ئاماژەم پێیا حەزەکەم دایم ماندووبوونی خۆم ببینیم و پێشم وتم لەگەڵ منا زۆر ماندووبی چکە من ڕاهێنان نییە دواکەوم لە ڕاهێنان بڵم یاریزان خۆ ڕاهێنان بکە تەنانەت ئەو فترێک و ئاماژەم بێ قاچشم تووشی پێکان بوو بەڵام بە گۆچانەوە زۆر جارە چوومە ناو یاریگاوە مشقی خۆم بە کچەکانە کرد و ئەمە ئەو کار ئاسانی ئەو کەوا واشی لە من کردکەوە زۆر جار ئەو پێکانەی کە تووشم بوو ئاسان بێ بەلامەوە زۆر جار پلانەکانم دانا بۆن لە تەمینەکان ئەمما بەوە لە سەوەرەخەم نووسی ئەموت بەم شێوازە ڕاهێنانەکان کەیتر خۆم سەرپەرشتی مەکرد لە دوورەوە بۆیە زۆر پشتم بوو زۆر کار ئاسانی بۆ کردم مناڵەکان چی ئەوان ژۆک و دایک باوکیان حەزیان بە وەرزشە یانەوە دژی وەرزشن کوڕەکەم هەتا لێرە بوو زۆر جاری تر
وردە وردە خەریوی بە مەیانەکانی شە بەڵام ئێستا لە دەرەوەی وڵاتە نزیکەی چەند ساڵێکە سەفەری کردووە چاوەکەمی گاسیدادیان کچەکانم دوانیان ئەوە تەنانەت دەزیشانکران بۆ هەڵبژاردەی عێراق لە فوتساڵی کچانە و لە یاریگای گەورەشە و کچە بچکۆلەکەشم بە هەماشەوە حەز و خولیایی وەرزشی هەیە بۆیە تقریبان ئەتوان بڵم هەر چواریان وەرزشەوانن وەکو باوکو دایکیان. مۆستاگیان لەم ماوەیەکەوە هەم لە بواری وەرزشەکە تالانی وەرزشێکی هەمیش لە ژیانی تایبەتیتە هیچ یادگارێکی خۆش شتێکی خۆش کە هەت بێ پێمانی بڵێ بابەتێکی خەندە ئامێز بێت بەڵێ شتێکە بێ کاتی خۆی ئەمە بەڕاستی هاتنە دەرەوەمان شەوانە بۆ دەرەوە زۆر قورس بوو یعنی قورس بووکەوە تۆ دوای نانی ئێوارە بیتە دەرەوە لە دەرەوە یاری بکەی ئەمە سەردەمی نەوەتەکان و بڵین هەشتاوە ئەو کاتانە کە ئیتر مناڵ بین برادێکم هەیە ناوی فەرادە ڕێز و سڵاوم هەیە بۆی نزیکەی 40 ساڵە تا ئێستا برادەریەکین ئاماژەیەک هەبوو لە نێوانمانەکەوە ئێمە دوای نان خواردن چۆن بچینە دەرەوە ئیتر چەپڵەیەکمان کردو بە نهێنیەکەوە ئیتر ئەگەر من زووتر تەواوم کرایشمە بە دەرگای ئەوان چەپڵم لیا بۆی ئەو بێتە دەرەوە بۆی کەس کەشف نەکات چونکە لە دەرگا بمبانی کەم باوکی نایڵێ منیش بە هەماشێوە بۆیە ئەو ئاماژەیە لە نێوانمانە هەبوو ئیتر فترێ ئاوە کە چەپڵەکە لێ درایتر من ئەمزانی لەبەر دەرگایە باوکم بڵێن تا ئەوەستام تا باوکم مەشغوڵی قسە بوو لەگەڵەوانە وردە خۆمە زیوە چمە بەردەرگا ئیتر فترێ دوای ماوەیەکەمە باوکم شی کرد وتی ئەم چەپڵەیە چییە لێدرێ بە بەرداوامی دوای نانی ئێوارە منیش هیچ قسەم نەکرد وەڵا ئێوارەیەکیان چەپڵەکە لێدرا چەپڵەکە لێدرا منیش هەر ئاوام کرد و خۆم مەشغوڵ کرد ئاوام کرد بڕۆ باوکم گرتمی تی بەخوا ناڕی وتم بەوتی دانیشە وەڵا تەشتی ئاوی هەڵگرت وتم زام چییەکە وتی خۆمە نایڵێ من ئیسراحەت کەم هەموو ڕۆژێ دوای نان خەریج چەپڵەلیانە ئەزانم ئەمە فەرادی ڕەفیقتە وەڵا بەبێ ئەو چەپڵەی لیا مەشغوڵ وەڵا ڕێگەمی جوان تەشتاوە کرد بەسەر و جۆلاکیە ڕای کرد ئەو ئیتر من نەچوومە دەرەوە ئەو شەوە دوای فترەیەک بڵێن 1-2 ڕۆژ دیار نەبووی تر بە ڕۆژە یەکتریمان بینی وتیتر نامە بە دەرگا واکۆ ڕۆژە کردمی بە چۆلەگە ئیتر وتم وەڵای ئەمە وانەیەکش بوو بۆ من کە منیش ئیتر نێم لەواچە باوکی تۆش بە هەمان شوێ ئەو بکا بە منە ئەوەکە یەکێکە لەو یادگارانەی کە بەڕاستی توان بڵێم دایمەن باسی ئەەکەم و یادگاری مناڵی بۆ ئێستاش هەردووکمان کە برادەرین زۆر جار باسی ئەو یادگاری ئاکەین. مامۆستاگیان هیوای سەرکەوتن بۆ خوازین کاتی بەرنامەکەشم زۆر کەم ماوە ئەگەر لە کۆتایی بەرنامەکە دواقسە شتێکت هەبێت سوپاس دەکەم. قوربانی تۆم کاسیدا دەستخۆشی و لێ یەکەم بەڕاستی من پێشووتر لەگەڵ جەنابیش تا بەرنامەیەکی کەمان کرد و کاتە پێم وابوو لە ڕادیۆکە بوو و ئەمە یەکەم بەرنامەیە لەگەڵ جەنابتە لە تیڤیەوە دەستخۆشی و لێ یەکەم و کەسێکی لە ناو وەرزشە دیاری کەسێکی بەڕاستی خزمەتەکەی لە ناو یاریگاکان هەمیشە بوونت هەبووە کاتی مامۆستا عەباس لەگەڵ هەر یانەیەکە یاری کرد لە شای سلێمانی کاکسیداد لە ناو یاریگاکان بووە چاوپێکەوتنی کردووە تەختی یاریەکانی کردووە و ئێستاش بم شێوازە خزمەتەکەی ئەمە بەڕاستی شانازیە بۆ ئێمە دەستخۆشی لێ یەکەم دەستخۆشی بەرنامەکە و لێ یەکەم سوپاسی ئازیزانی ئەم کەناڵە خۆشەویستە ئەەکەم کارمەندەکانی بەگشتی هیوای سەرکەوتنی زیاتر بۆ خوازم. سوپاس مامۆستاگیان سوپاس بۆ وتە جوانەکانت. ئازیزان کاتی بەرنامەکەم کۆتایی پێهات لە کۆتایی بەرنامەکە سوپاسی ئامادەبوونی عەباس فەرەج هەم مامۆستا و هەم ڕایەنەر لە فوتساڵی یانەکان و فوتساڵی پەروەردەی گشتی سلێمانی دەکەین کە ئەمڕۆ لەگەڵمان بوو بەرنامەکەی جوانتر کرد و ڕازاوەتر کرد. سوپاس بۆ هاوکارانم لە پشتی کامێرە سوپاس بۆ ئێوەش کە تا ئێستا بینەرمان بوون. ڕێز و سڵاوی سیداد بابانی قبول فەرمون تاڵقەیەکی دیکە و بەرنامەیەکی دیکە و میوانێکی دیکە بەخوای گەورە بەدەسەڵاتان دەسپێرم سپاردەی خوا بن.